کاتتان باش من کامەران حاجۆمەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە هاتووینە تا مۆسڵ لە شوێنی ڕووداوەکەی غەرقبوونی بەلەمێک کە بەهۆیەوە زیاتر لە 100 کەس بوونەتە قوربانی. ئێمە هەوڵ دەدەین بە دوواداچوون بکەین لەسەر ئەو ڕووداوە و کاریگەریەکانی ئەو ڕوودا و کاردانەوەکانی ئەو ڕووداوە لە شاری مۆسڵ چێ و چۆنە لەگەڵ هاوڵاتیان دەمانەوێت زیاتر قسە بکەین. ما اريد الدم ما ينبع عيب عليكم والله جاي نسوي وجود اصابع عالي متوتره خبرني ما عرفت انت موجود كابر تعال ئەمە بەشێک لە داواکاری خۆپێشاندەرانە لێرە دەڵێن و تاڵە بێعمار الجسور مۆسڵ کە داوای نۆژەنکردنەوەی پردەکانی مۆسڵ دەکەن لە هەمان کاتدا ئەمە هەمان داواکاریە کە دەڵێ دەستی تەخریب وای کردووە زیسرەکان لە مۆسڵ تێک بچێ ئەمە کە سوکاری یەکێک لە قوربانیانە بە ناوی عەبدوڕەحمان ئەلغافقی کە سوکارێتی داوای قەرەبووکردنەوە دەکەن لە هەمان کاتیشدا ئەوان داوای خۆپێشاندانێکی ئاشتیانە دەکەن خەڵکی مۆسڵ نوقمی ئاو دەبێت دەڵێ داوا دەکەین خاوەنی ئەم گازینۆیی کە خاوەنی بەلەمەکە بووە دەبێ سزا بدرێ. هاوکات خەڵکی مۆسڵ داوا دەکەن کە بەرپرسانی ئەو شارە ئەوانەی دەستیان هەبووە یاخود کەم تەرخەم بوونە لە خزمەتگوزاریەکانی شاری مۆسڵ دەبێ بە هەمان شێوە سزا بدرێن لێپرسینەوەی لەگەڵدا بکرێ و هاوکات داواش دەکەن ئەو کەسانەی لە ماوەی ڕابردوودا دەژیر کراون بێ سەر و شوێنن خۆپێشاندەران داوا دەکەن چارەنووسی ئەو کەسانەش دیاری بکەن. احنا نريد مطالب ما في ئەو خەڵکەمان دەوێت چییە؟ هەموو دەزانن مافەکانمان چییە؟ مافی ئەو شەهیدانەمان دەوێتن ئەوان دەمانەوێت ئەو کەسانە لە سزا بدرێن کە کەم تەرخەم بوونە لەم ڕووداوە. ئەو هەموو سیاسەتمەدارەکان ئەوان کەسانی گەندەڵن تەنیا دەیانەوێ بێن خۆیان بەجلی پاک و بە بۆینباغەوە لە ناو خەڵکیدا خۆیان عرض بکەن و بە پێش خەڵکیدا بچن. هیچی تکەیان نەکردووە ئەو خەڵکە هەمووی بۆتە قوربانی ئەوانیش دەچن لە بەردەم تافگەکان وێنە دەگرن. هەمووتان بینیتان ويا جنود اثنين والله تيطبوا على شو اسمه 10 شلالات والشهداء هنا تنزف دم. ئەوانەی کە لێرانە خوێنیان لە بەردە چۆڕایەوە بەرپرسانی ئێمە دەچوون لەبەر تافگەکان وێنەیان دەگرت. والله العظيم بس تعال مكانه اريد سلميه. داواکاری ئێوە چییە؟ ئێمە داواکاری ئێمە ئەوەیە ئەو بەرپرسانە لە کار لە بدرێن لەوانە پارێزگار دەمانەوێتن هیچ چاودێریەک نییە بە دوواداچوونیە. ئەوەی ڕوویدا ئێستا کاتی پرسەکەیە تەنیا ئەوانە شەهیدن تەنیا پێویستیان بە نزا و بە فاتحە خوێندن هەیە. من لە خەڵکی سەرشەقام گوێ لێبوو ئەڵێن ئەوە دوو جار چەمی دیجلە غەدر لە خەڵکی عێراق بکاتن. جارێکیان لە ڕووداوەکەی سپای کرد جارێکی دیکەش ئەمەتە لێرە کە ئەو هەموو کۆمەڵە خەڵکی ڕووداوەکە چۆن بوو؟ ئایا ڕووداوەکە سروشتی بوو یان نەخێر؟ بەڵێ ڕووداوێکی سروشتی بوو بەڵام کەم تەرخەمی تێدا کراوە. کێیە ڕاوێژکاران کێن بەرپرسان بە یارمەتی ئێوە مەسەلەن من ئێستا تەنیا توانای هەڵگرتنی 10 کیلۆگرامم هەیە بۆچی 25 کیلۆگرام هەڵەگرم؟ پارێزگار بەرپرسانی ئەم شارە بەرپرسن هەموویان کەسانی دۆڕاون هەمویان کەسانی ئەوانن کە تەنیا گرنگی بە پارە دەدەن خەڵکیان فەرامۆش کردووە. خەڵکی ئەم شارە بۆ فرۆشتنی بلیتێک بە 10,000 دینار
خەڵکەکەیان فرۆشت تەنیا بە 1000 دینار بە هەر کەسێکیان بە 1000 دینار فرۆشت. ئێستا ئەو کەشتیە کە تەنیا توانای هەڵگرتنی 50 کەسی هەبوو بۆچی 250 کەس لەسەری سوار دەکەن؟ ئێستا دەمانەوێت بزانین ژمارەی قوربانیەکان چەندە؟ 120 کەس. نەخێر 150 کەس لەوانەشە زیاتر بێت. گەلک زۆرە، زۆربەیان ئافرەتن. ئەوە یەکێکە لە قوربانیەکان شەهیدێکی ئەو ڕووداوەیە کە لە ڕۆژی پێنجشەممە ڕوویدا. هەیە ئەوانەی کە چارە نووسیان دیار نەبی؟ بەڵێ تقریبەن نزیکەی 6 کەس منداڵەکە ژمارەیان چەندە؟ نەدۆزراونەتەوە. زیاتر لە 6 کەس. نەخێر هیچ ئامارێک نییە کە ژمارەی قوربانیەکان بەدەر بخاتن. کەس نازانێتن ژمارەیان چەندە. ئەو کەشتیە زیاتر لە توانای خۆی هەڵگرت بوو. ئەو لەبەر ئەوەی کێشی ئەو کەشتیە زۆر بوو بۆیە ئاستی ئاو بەسەریدا سەرکەوت و تەنیا تاکێکیان بە 1000 دینار فرۆشت. هەر تاکێک لەو هاوڵاتیانە بە 1000 دینار لە هەولێر لە دهۆک لەم پارێزگەکانی دیکە هاتوون هەمویان بەهانە ئێمەوە هاتوون تەنیا ئیدارەی مووسڵ هیچی بۆ ئێمە نەکردووە. ئەوانەی تیمەکانی فریاکەوتن بەڵێ ئەوانەی هەولێر و دهۆک لێرەن مەلەوانەکانی ئەوان لێرەن. ئێمە نهاتوینە ئێرە ئەو گردبوونەوەی بکەین بۆ ئەوەی دامەزراوەیەک وێران بکەین. ئێمە هاتوین خۆ پێشاندانانە پێتان بڵێن ماندوو بووین. ئێمە لە شوێنی ڕووداوەکەین لێرەوە ئەم بەلەمە لەم شوێنەوە هەوڵی دەدا بپەڕێتەوە ئەم بەرامبەرە بەڵام لە ناوەڕاستی ئەم ڕێگایە ئەو ئەوەی دەبینن کە شەپۆڵ دەداتەوە لەوێ بەلەمەکە نوقمی ژێر ئاو کەوت لێرە تەواوی هاوڵاتیەکان بلیتی بەلەمەکەیان بڕی پێشتر ئاگادار کرابوونەوە کە ڕێژێ ئاو بەرزە بۆیە بەلەمەکە کەوتۆتە ژێر ئاو و ژمارەیەکی زۆر تاوەکو ئێستا دیار نییە کە چەندە هەندێک دەڵێن نزیکەی 200 هەندێک دەڵێن زیاتر لە 100 هەندێک دەڵێن 150 بەڵام بەشێکی زۆریان لە ئافرەت و منداڵ بوو ئێستاش لێکۆڵینەوە بەردەوامە و تیمەکانی پۆلیسیش لەگەڵمانن چاوەڕێ دەکەن بزانن وردەکاریەکانی ئەو ڕووداوە بە چ شێوەیە. هون خەڵکی مسلم باشە بەحسێ ڕوودا ئەمە بخوا عشیرە گەرگەرینم ئەم کوردن ئەم گەرگەرینە باشە ئەو ڕوودا و چەوە چێ بوو چەوە دروست بوو ڕوودا گرانیاوی گەلکتر بی یعنی ئەو پێنج کەس حمل دەکرێ وان 205 کەس حمل کرێ 287 باشە ینی چاوە ئەمە پژڕاستکەین ئەو زانیاری ئەو بێ بتاقە گەسکر بن یعنی بتاقە گەس نەکردبوون یعنی دەرباسکردنێ ینی ئەو بیتاقە چێ نەکردبوو نا بیتاقە چێ نەکرد هەما وێ دەرباس دەرباس بوون دنیا ولا هوس درباس بينوان بلا برابو 1000 دينار بطاقة نبو أنا فردوس كارت بحزاري 2000 باشا كيش سوجبارة يعني سوجبار كيش حكومة المحافظة ليه أو أنا محافظة قلت يعني قلت نهلة عبر يعني آب تيجي بلندو يا آب محافظ شكر محافظة كمان شن برداي ده محافظ ختم وقع كربوجة عربك يعني محافظ بخوب ريار داو أري ختم اللي داو يعني أو دليلة كراسته يعني هر أخافتنا بس أخافت يا عالم أخذت راسنا باشا بديت نوا يعني استقالية محافظ شهر السريع وبرستكا باشتر دابا يا خرابتر لا باشتر محافظ هر باشتر كبرد محافظ ابو هيبه تقريبا وكا جسر كت وهي تعمير كل جسر دوستي تعمير كحرب جسر جكت وجماعتها برلمان بيبو قلاوي بكن وابو حججي بو سببجي طبعا تقريبا نفرت يد ابوجي او مستثمر سجل سبابه مستثمر بو وجماعه الامن امن سدي الفيدري امن الجزيره نقول بلغ نكر لا وانا قلت انه هذا حمل زيديه
المفروض قلت بقى ونجاتات نبو اي سلامه نبو نهائيا الدنيا حمد باشە هون بێژنە من برایەتە کورد و عرب چەوەیە هاریکاریە هەولێر ینی وەکی مستەشفا خۆ هەموو ڤەکیریە ئیسعاف هاتیە برا موقفي حكومة كردستان زور باش بي باش بووی قال لك باش بي كانت مسعود برزاني حتى هسر باراندي قرياس هوي هسر بارانا وفي العاصمة هسر باراندي مسؤولية عربك قال لك جي كنيا او قرياب خو ینی تەسیری گەلک زۆرن هاریکاریە امسر بلند بوان ینی نوکە امسر بلند بكردستان ڕووداوەکەی مۆسڵ کە خەڵکێکی زۆر بوون بە قوربانی لەم شوێنەدا بووە لە یەکێک لە گازینویەکان لێرەدا پرسەیەک بەڕێوە دەچێت هەر خەڵکێک لە کاتی خۆ پێشاندانش دێ لەم شوێنەدا پرسە دەکات و سەرخۆشی لە یەکتر دەکەن دەتوانم بڵێم لە بەشێکی زۆر لە گەڕەکەکانی شاری مۆسڵ لە ئێستادا پرسە بەڕێوە دەچێت بەڵام بەڕاستی خەڵک لەم شارە زۆر تووڕەیە گلەیەکی یەکجار زۆری هەیە لە بەرپرسانی ئەو شارە کە کەمتەر خەمیان نواندووە لە ماوەی ڕابردوودا و گلەیەکی زۆر لە پارێزگار دەکەن لەوەی کە ئەم گازینویانەی کە بەلەمیان هەبووە و ینی بە شێوەک لە شێوەکان خەڵکێکی زۆر ڕۆژانی هەینی لە ڕێگەی ئەم بەلەمانەوە گەشتیان دەکرد دەپەڕینەوە هاتوچۆیان دەکرد بەڵام بە هیچ شێوەیەک چاودێریان نەبووە و لیژنەیەکیشیاندانە ناوەلەوەی چاودێری کارەکانی ئەو گازینۆیانە بکەن بۆیە بەڕاستی خەڵک لێرە زۆر تووڕەیە هەر بۆ سەلماندنی قسەکانیشم ژمارێکی زۆر ئێستا لە گەنجانی شاری مۆسڵ لە دوورەوە بەرەو شوێنی ڕووداوەکە دێن و بە دەنگێکی زۆر دروشمی جۆرا و جۆر بەرز دەکەنەوە دروشمەکانیان بریتە لە چ بریتە لەوەی نەخێر بۆ سیاسیەکانی عێراق نەخێر بۆ بەرپرسانی شاری مۆسڵ بەڵێ بۆ دادگاییکردنی تۆمەتباران کە پێیان وایە خاوەنی گازینۆیەکە تۆمەتبارە و باز لە بەرپرسانی ئەو شارش دەکەن تۆمەتبارن خەڵک دەڵێن ئێمە کۆتایی بە خۆپێشاندانەکان ناینین تاوەکو ئەوانەی دەستیان هەبووە لەم ڕووداوە کەمتەرخەم بوونە سەرپێچیان کردووە دەبێت سزا بدرێ خەریکە داواکاریەکانیشان زیاتر دەبێت لەوەی دەڵێن دەبێت ئەو کەسانەشی کە دەگیر کراوە دەبێت لە ماوەی ڕابردوو دەگیر کراون و بێسەر و شوێن دەبێت ئەوانیش ئازاد بکرێت. تحقیقات الكولينوكان ڕووداوە بەچێ گەیشت ئەمڕۆ مووسڵ هەمووی نیگەرانە هەمویان فرمێز دەبارێنن لە بۆ ئەو قوربانیانەی کە لە ڕۆژی پێنجشەممە ڕوویدا دوای سەردانەکەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێکاری زۆر گیراوەتە بەر بۆ ئەو مەبەستە هەموو شتێک ڕوون و ئاشکرایە کەم تەرخەمی زۆر هەیە لەلایەن خاوەنداری ناوچەی جەزیرە کەسانی پێویست بوو ئەوان بۆ ڕۆژانی بەرزبوونەوەی ئاستی ئاو لە ڕووبار ئەوان پلانی تایبەتیان هەبایە بۆ ئەو ڕۆژە بەڵام ئەوەی ڕوویدا لێ کۆڵینەوە بە دوواداچوونەکان بەردەوامن کەستان دەگیر کردووە لەسەر ئەو دۆسەیە هەموو ئەو خەڵکەی کە لێرەیە پەیوەندیان بە بابەتەکەەوە هەیە هەمووی ئەوانەی کە کەم تەرخەم بوونە ڕوبەڕووی یاسا کراونەتەوە ئێستا خۆپێشاندەران داوای ئەوە دەکەن پارێزگار بەرپرسە لەم ڕووداوە پێتان وایە دەست دەکار کێشانەوەی پارێزگار کێشەکە چارەسەر پارێزگار یەکێکە لە هۆکارەکان بەڵام لە کارلادانی ئەو تەنیا چارەسەری ڕیشەی نییە بۆ ئەو کێشە چونکە کەسانی دیکەش هەن کە هەڵی زۆریان کردووە بەرامبەر بە خەڵکەکە و کەم تەرخەم بووینە بەرامبەر بە خەڵکەکە و خەڵکی ئەم شارە
چونکە زۆربەی ئەو بەرپرسانە لە شوێنی گونجاویان دانەندراون کەسی گونجاو بۆ کەسی گونجاو دانەندراوە بۆیە داوا لە بەرپرسانی دەوڵەت دەکەن کە چاوپێداخشانەوەیەک بۆ شوێنی ئەو بەرپرسانە بکەن و کەسی گونجاو لە شوێنی گونجاودا بندرێت لەگەڵ ئەوەی کە دوای ئازادکردنی ئەو شارە لە دەستی داعش ئەو شارە لە ماوەیەکی کەمدا توانی بگاتەوە ئاستێکی پێشکەوت و هەرچەندە ئەو شارە ڕوبەڕووی وێرانی و کاولکاریەکی زۆریش ببەوە بەڵام ئێستاوا دەبینین لەم دۆخەدا ڕۆژ بە ڕۆژ کارەسات بەسەر ئەم خەڵکە هەولێر نەخۆشخانەکانی کردوتەوە دۆکیش بە هەمان شێوە تەواوی هەرێمی کوردستان هاوکاری قوربانیان دەکات هەموو خەڵکی مووسڵ سوپاس گوزارن بۆ سەرۆک بارزانی و حکوومەت هەرێمی کوردستان و بۆ ئەو هاوکاریانەی کە لە هەرێمی کوردستانەوە بە خەڵکی مووسڵ گەیەندراوە هەروەها بۆ ئەو هەڵوێستەی کە سەرۆک بارزانی بۆ ئەو ڕووداوە ڕایگەیاند کە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانیان بە ڕووی خەڵکی مووسڵدا کردەوە و تیمی ئەمبولانس و مەلەوانەکانی نرد بۆ ڕزگارکردنی خەڵکەکە چۆن چارەسەر دەبینن بۆ چارەسەرکردن تەواوی کێشەکە لە پارێزگاینینەوە دوا ڕۆژی ئەم شارە چۆن دەبێت چارەسەرەکە ئەوەیە کە کەسی گونجاو لە شوێنی گونجاودا بندرێتن و پێداچوونەوە بۆ هەموو جمگە ئیداریەکانی ئەو شارە بکرێتن و بۆ ئەوەی کاری چارەسەرکردنیش ئاسان بیتن ڕێگە چارەکان بە ئاسانتر بدۆزرێنەوە و نابێتن دەبێت سوو خواردن و ئەو شتانە هەمووی بەلاوە بنرێتن ئێستا بووەتە ئێستا ئەو لێژنەکانی بەدووادا چوونیش کاتێک ئیشێک کارێک دەکەن لەگەڵ ئەوەی کە کاری خۆی کارێکی دەستپاکانیان پێڕاست پێدراوە بەڵام بە ڕەشوە و بە سوو خواردن چاوپۆشی لە گەشتبینی بۆ داهاتووی ئێمە هەرگیز ڕەشبین نەبووینە بەڵام ئەوەی کە ڕوویدا ئێستا ڕوویداوە وای لە ئێمە کردووە کە ئێمە بە ڕەشبینی بیر بکەینەوە. چۆن هاتوونە تام شوێنەوە بەخوایەوە لە ڕۆژە وەختێن ئەمە لە ناو نەورۆزێ بووین و وەختێمە ئەو خەبەرەمە بیست بوو زۆرمە پێ نەخۆش بوو وەزعمان وەکو وەزعی هەموو ملەتی کورد پێ نەخۆش بوو و وەزع و حال و هاتوون سەرخۆشی لە کەسوکاری ئەماش هاتووین عنی وەکو بۆ هەر لە بۆ خۆمان و بەوجل و بەرگەی کوردیشمان کردیە دا ئەوەش نەوع پەیامەکە بوو برایەتمان ئەوە خەلکی ئەو مووسێ کە ئەو پەیامە دەرێ ئەمە پێکەوە ژیانمان پێکەوەیە و خۆشیتان خۆشیمانە و نەخۆشیتانیش هەری خۆمانە و وئینشاءالله برانە و هەر بەراش دەبینین و ڕێز و احترام. ئێستا لە هەولێر نەخۆشخانەکان کراوەتەوە لە بەردەم قوربانیان ئەوانەی بریندار بوونە پێویستیان بە یارمەتی تەندروستیە و لە هەمان کاتدا تیمێکی فریاکەوتنیش غەواسش هەیە بە دوای ئەو کەسانەدا دەگەڕێت کە شوون بزر بوونە. پێت وایە ئەمە کارێکی باشە و پێکەوە ژیان لە شاری مووسڵ بەهێزتر دەکات؟ طبعاً ئەوە کارێکی باشە و زۆریش باشە بەڕاستی ئەوە شانازیە ئەمەش فەرقمان نییە بەڵام شانازیە بوومە بۆ کورد و سەرۆکی کاک مەسعود بارزانی یعنی بەڕاستی ئەوی ئەو کردی کەس کردی. عندك ضحايا؟ ايوه قرباني ثاني بس هلنا وناس بەڵام خەڵکی ئێرە هەمویان بە کەسوکاری خۆم دەزانن. چۆن ڕووداوەکە دەبینی؟ وەڵڵی کارە ساتبار چیتان دەوێت؟ خەڵکی مووسڵ چی دەوێت؟ داواکاریەکانتان چین؟
ئەوان مافی کەسە بێتاوانەکانیان و شەهیدەکانیان یعنی ئێوە بەس مافی قوربانیان دەتەوێت ئەی خزمەت ئێمە خزمەت گوزاریمان دەوێت هەموو شتێکی مووسڵ پێویستی بە هەموو شتێکە یەکەم شت چی ینی کەوتانە ئێستا کە تۆ لەسەر پردێک دەپەڕێ یعنی ئێستا پردەکان جێگای متمانە نییە وا هەست دەکەی کە ئێستا بەردەبیەوە هەموو ئەگەر ئەوە ئیدارەی چارەسەر ئێرە نەکەن هەڵا ئەو لەسەر کێشانە هەڵا کێشەکان بنیاد زیاتر نراوە. دەبن لە مووسڵ ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت يعني تطلع من بيتك ما مأمن على روحك تۆ لە ماڵەکەت دەردەچی هیچ هەست بە ئەمنیەت ناکەی هەست بە ئاسایش لەناو ماڵی خۆتان مەترسیتانێ ناخێر، ئاسایش بۆچی نییە. ینی نازانم. ترسەیە ئەو هەموو هێزە سەربازی هەیە ئەمنیەکان یارمەتی ئێمەیان داوە یعنی بەڵام هێشتا لە سەروی ئەوان هەڵە هەیە چێ بەرپرسە لە دۆخە گەورەکان گەورەکان گەورە بەرپرسە چێ ئەو گەورانە المحافظ جاء هنا قلنا له انزل یەکێک لەوانە فهمون وياه پارێزگاری ئەم شارە گوتمان من الموصلين هاتە ئێرە گوتمان دابەزە ینی پارێزگار بەڵێ. تەرخەم بووە قالوا له يعني كنخبر 2 3 قال و- له افتح السد قال له وای زانی کە یەک دو سێ نەفەرن وا قسەی دەکرد لەگەڵ ئێمە ئەمڕۆ بڕیارە پارێزگار دەست دەکار بکێشە تۆمە کێشەکە چارەسەر دەکات نا دەبێ ڕوبەڕووی یاسا ڕوبەڕووی دادگا ببێتەوە ینی دادگا باڵێ باڵێ پێویستە ڕوبەڕووی دادگا بکرێت ئێستا دەمانوێت بزانین ئەگەر پارێزگار ینی پارێزگار کلیلی باڵێ پێمان کێشەکانە لە گوت مووسڵ؟ ئاستی ئاو بەرز ئەو بۆتەوە گوتی گوتی دەواازەکانی بەنداوەکە ئەو بکەنەوە زانیاریانە 100% باڵێ لە شاشەی تیڤیەکانیش دەرکەوت ئاو گەیشتە ئاستی چۆکم ئاو بەسەر کەشتیەکە کەوت. پارێزگار دەڵێ من دەسەڵاتم نییە لە شار لەبەر ئەوەی ئەسکەر حاکمە لەو شارە چونکە ئەو پارێزگار نییە ئەگەر ئەمڕۆ پارێزگار دەست دەکار بکێشەوە کێشەکان نەخێر کێشەکە ئەوە نییە کێشەکە ئەوەیە کێشەکە دەمانەوێت قەرەبووی زیان لێکەوتووان قەرەبووی ئاوارەکان بکرێتەوە تعويض المتضررين دەبێت زیان لێکەوتووان بەڵام یەکەم جار دەبێت خانەوادەی شەهیدەکان قەرەبوو بکرێتەوە ماڵی وە هەیە 6 کەسی لێ ڕۆیشتووە چەندیشی لێ بەجێمەوە کێ بە خێویان دەکات دایک و باوکیان نەماوە ئەوانە بۆچی قسە لەسەر هەرێمی کوردستان دەکەن لە کاتێکدا دراوسەی ئێمەن و سیر بکەن هەرێمی کوردستان لە چ خۆشگوزارانیەکدا دەژیت چۆن ئێوە باسی هەرێمی کوردستان دەکەن بۆ تۆ 22 ئەمبولانسی بۆ تۆی نردووە 25 مەلەوانی نردووە ئاڵای کوردستانی دابەزاندووە ڕێزی لە ئێوە گرتووە بۆچی بنیادنا لە مووسڵ نەماوە تۆ دەتەوێت سیر بکەیت لەکوێ ئاوادانکردنەوە هەیە ئەوەتە لەبەری ڕاستی مووسڵ ئەوەندە دوور نییە دەتوانی ڕۆماڵی بکەیت دەتوانی لە وێنەکانتەوە پیشانی بدەیت هەر کەسێک باسی ئاوادانکردنەوەی شاری مووسڵ بکاتن دوورە لە ڕاستیەوە خۆی لە ڕاستیەکان دەدزێتەوە مووسڵ لە 3 بەش پێکاتوە بەشێکیان کوژراوە بەشی دووەمیان ئاوارە کراوە بەشی سێمیشیان ئەوەتە ئێستا مستەقبەلی ئێوە چییە؟ دەکرێتە قوربانی لێمان گەڕێن وازمان لێبینن با ئێمەش وەکو خەڵکی کوردستان بژین با ئێمەش هەندێک خۆشگوزەرانی ببینین دەزانن نرخی مۆڵێک چییە هەتا ئێستا مۆڵێکیان لە ئێمە چاوە ئێمە ناتوانین یان 10,000مان لەبارکە نییە بچین ڕۆژێک خۆشی پێ بەسەر بەرین ئێمەیان بەوە چاوساندوتەوە کە بووین بە داعش کە ئێستا بەحەش دەچەوسێنرینەوە بەڵێ دەمانەوێتم بکەوینەوە سەر سنووری هەرێمی کوردستان ئەمندا پێت دەڵێم چیمان دەوێت ئێمە داواکاری فەرمی ئێمە لە سەرۆک بارزانی ئەوەیە یەک داواکاریە ئێمە دەمانەوێت بکەوینە سەر سنووری هەرێمی کوردستان بەڵام بەو مەرجەی ڕێزمان لێ بگیرێت ئێمە ئاسایشمان دەوێت ئێمە ئەمنیەتمان دەوێت ئێمە دەمانەوێت بژین ئێمە هەتا پردێکمان نییە
ئەوان نازانن کەس نازانی ئێمە چیمان بەسەر هاتووە ئەتا پردێکمان نییە باشە ئێستا ئەوە دەتانەوێت لەگەڵ بەڵێ دەمانەوێتم بگەڕێنە سەر هەرێمی کوردستان دەمانەوێت بچینە باوەش هەرێمی کوردستان دەمانەوێت سەرۆک بارزانی فەرمانڕەواییمان بکاتن ئەگەر دەمانەوێت بکەوینە ژێر چەتری هەرێمی کوردستانەوە ئێستا تیمەکانی لێکۆڵینەوە بەردەوامن لەوەی بزانن ڕووداوەکە بە چ شێوەیەک بۆ تاوەکو ئێستا باسدەوە دەکرێت زیاتر لە 16 کەس دەستگیر کراوە سەبارەت بەم ڕووداوەی کە لە شاری مووسڵ ئەنجام درراوە لێکۆڵینەوەکان بەردەوامن بەڵام داواکاریەکانی خەڵک زۆرە نازانرێ داهاتووی ئەم ڕووداوە چی لێ دەکەوێتەوە ئایا دەگیرکردن و دەست لە کارکێشانەوەی پارێزگارێک چارەسەری هەموو کێشەکان دەکات یاخودنا ئەمە لە داهاتوودا دەبینین کە ڕووداوەکانی شاری مووسڵ چ کاردانەوەیەکی جددی لێ دەکەوێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ